درباره وی مشاره کو مشاره کا گرنگ نهاد عراق دا کو گوتو بیژن زول سرتین کرن جبو گشسندنا جدایک بونه دناوا عراق دا کو روش بروش زیده دبه ده همان دم دا عراق روش بروش روبروی کریزن گلکن مزن دبه دناوان دا آبوری و نبونا خدمت گزارین دست پیکی جبو حولاتیان درباره وی مشاره من میوانه که برز دورت العنزی شارزای آبوری کل بغداد دیدگل مدابیتن برز العنزی طب خیراتی جبو کردستان 24 دست پیکی یعنی افگش سندنا جدایک بونه لعراق ين چاوا دبيرن آیا باندوریا کا خراب لسر آبوریا عراق دروز دکتن؟ السلام عليكم شكرا على خوایتان لێبێت سواز بۆ میوانداریکردنم بابەتی نیشتەجێبوون بابەتێکی ئاساییە چونکە خەڵک زیاد دەکات ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمەش لەسەر ئاسی نێودەوڵەتی دانی پێدەندراوە کە زیادبوونی ڕێژەی دانیشتوان زیاتر لە شارەکاندایە ئەمە ڕاستیە ئێمە ئێستا لە دۆخێکی جیاوازداین لە عێراقدا کە خەڵک بە تایبەتی دەستی کار لە لادیەکانەوە دەچنە شارەکان بە ڕێژەی لە 170 ئەمەش هۆکارەکەی کەمبوونەوەی ئاوە هۆکارەکەی بە بیابانبوونە ئێستا زیادبوون لە شارەکاندایە و دەچێتە سەر شارەکان ئێمە زیادبوونی ڕێژەی دانیشتوانمان نییە بەڵکو تەقینەوەمان هەیە لەسەر ئاستی ڕێژەی دانیشتوان ئەمە زۆر ترسناکە نزیکەی ساڵانە ملیۆنێک بۆ ملیۆنێک و 200,000 کەس لەدایک دەبن ئەمە ڕێژێکی خەیاڵیە لەگەڵ ئەوەشدا خەڵکی دیکە بە تایبەتی دەستی کار لە دەرەوە دێنە ناو خۆی عێراقەوە بۆ کارکردن یاخود با بڵێن ناعێراقیەکان دێنە عێراقەوە بۆ کارکردن ئەمەش زیادبوونی ڕێژەی بێکاری لێ دەکەوێتەوە کاریگەری دەبێت لەسەر دۆخی کۆمەڵایەتی خەڵک بە تایبەتی دۆخی خێزانەکان هەر لەبەر ئەوە ڕێژەی بێکاری زۆر بە نالۆژیکی زیاد دەکات ئەم بابەتە بابەتێکی هەستیار و گرنگە من ناتوانم بڵێم کە ئەو ڕێژەی زیادبوونەی دانیشتوان هەیە لەسەر ئاسی حکوومەت دی هەر حکوومەتێک گشت بێت ناتوانێت ئەمە بە شێوەیەکی خێرا چارەسەر بکات چونکە ئەم پرۆسەی پێویستی بە دووبارە کارپێکردنەوەیە دووبارە دابەشکردنەوەیە بەڵێ العنزی بەڵێ لە گۆڕی بەرێ العنزی لە گۆڕی دیفچۆنن هەوا ئەو دیفچۆنن وەکیرین تاماشە پێکرد و داستێ تەقینەوێدایە یعنی نەها ڕێژەیە ئاکنجیبوونە یان ژدایکبوونە لە عێراقێ دچە ئازدایە گەشتە ئاستێ یعنی وەکە هەنگ دەبێژن تەقینەوە بوونێدایە گەشتەوی ئاستی یانە دە هەمان دەمدا لانێ بەرپرس لە عێراقێ هیچ پلانێکا توکمە هەیە ji بۆ vê çendێک و ڕێگریە ji vê teqînê bikin yaxud planek ji bo vê yekê çawa bikarbin xizmetguzariyan pêşkêşî zoriya hawlatiyên Iraqî bikin بەڵێ نەخێر هیچ بیرۆکەیەکیان نییە و توانایشیان نییە تەنانەت فلانیشیان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە تەنها ئەوەی ئەیکەن نووسینە لەسەر وەرقەکان پێویستە جارێکی دیکە دەستی کار بخەنەوە ئیش بۆ نمونە نزیکەی 2030 یاخود 2035 ئێمە دەبینە 50 ملیۆن کەس ئێمە نزیکەی دەبینە 60 ملیۆن کەس دوای 20 ساڵی دیکە ئێمە ئێستا پلانمان نییە چۆن ئەو پلانەمان نەبێت کە دەستی کار بخەینە ئیش دەستی کار دابەشکەینەوە ئێمە لە بەردەم کارەساتێکی گەوری ئابووری کۆمەڵایەتی داین ئەگەر حکوومەت ئاوەڕ لەم قەیرانە نەداتەوە تاوەکو ئێستا حکوومەتیش بێدەنگە گوێی خۆی لێ خەواندووە هیچ ناکە بۆ نمونە سادەترین شت ئەوەیە کە هەموو ساڵێک ملیۆنێک و 300 منداڵ لەدایک دەبن باشە منداڵ زۆر دێنە ناو کۆمەڵگاوە باشە ئێستا نزیکەی 2 ساڵ 5 ملیۆن منداڵمان دەبێت دایکان پێویستە شیر بدەن بۆ منداڵانە شیری منداڵان قەیران دروست دەبێت تەنانەت بیریشان لێ نەکردێتەوە کە دایکان چۆن بتوانن کە شیر بە منداڵەکانیان بدەن چۆن بتوانن کە خەڵک وا لێ بکەن لە لادیەکانەوە کۆچ نەکەن بەڵکو بە پێچەوانەوە لە شارەکانەوە بگەڕێنەوە بۆ لادیەکان ئێمە لە بەردەم کۆمەڵێک کارەسات داین ئەم توانای حکوومەتەی ئێستا زۆر لاوازە
بەڕاستی حکوومەت نەیتوانیوە ڕوبەڕووی بێتەوە ئێمە لە بەردەم قەیرانێکین کە باشە، بەردەوام بەرز خۆی دووبارە ئەلعەنزی. دەکاتەوە قەیرانەکە دووبارە دەبێتەوە. بەڕێز عەنزی ئەگەر کارینن حکوومەتێ لاواز بن لێ بەر و ڤاژی خەڵکێکی کردی بێژەک و عێراق وڵاتێکی دەوڵەمەندە ji dahatên binzevî dahatên serzeviyê yani ev geşa sendine bi tiştekî asayî dibînin lê dibêjin ku dahatê Iraqê weke pîvîst li ser hewlatiyên Iraqê nayê dabeşkirin ev e kêşe ye. أستاذي الكريم بەڵێ بەڵێ بەڕێزەکەم الآن الثروات ئێستا سامانەکانی عێراق ل6 ملايين إنسان نزیکەی بەشی 6 میلیۆن کەس دەکەن ئەویش موچەخۆرەکانن فەرمانبەرەکانن هەر لەبەر ئەوە ئەو بودجەی ئێمە هەمانە کارەساتە ئەو بودجەی کە عێراق هەیەی کە زۆر کارەساتبارە هۆکارەکەی چییە؟ الموازنة 70% ئێستا نزیکەی لە سەدا هەفتای بودجە دەچێت بۆ موچە 20% 20% ياخذون 40 مليار 20% فەرمانبەرەکان نزیکەی 40 میلیارد دلار بۆ خۆیان دەبن 20% فەرمانبەرەکان ئەمە ژمارەیەکی ڕاستیە ئەوانی دیکە بە شێوەیەکی چین دابش کراوە موچەکانیان بۆ نمونە ئێستا ئێمە بمانەوێت سەیری موچەخۆران بکەین هەروەها بمانەوێت سەیری بەفی ڕۆدان بکەین پێویستە سەیری لیستی موچە بکەین سەیری لیستی خانشینان بکەین لە ساڵی 2023ەوە تاوەکو ئێستا بۆ ئەوەی کە بۆمان دەربکەوێت کە خەزیانەی عێراق چەند پارەی لە دەستداوە بەهۆی فەرمانبەرانەوە بۆ نمونە سەرۆک کۆمارەکان 50 بۆ 6 ملیۆنی خانەنشین دەبن پەرلەمانتارەکان هەروە دەیان هەزار ڕاوێژکارمان هەیە فەرمانبەری پلەیەکمان هەیە باشە بەڕێز عەنزی بەڕێز ئەلعەنزی بەڕێز ئەلعەنزی کەواتە کێشە دەبێکێدا کو داهاتی عێراقیەکێمە بەشە وان هەموو هەوڵاتیان ناکەتن لە عێراقێدا ji بۆ پێشێشکردنا خزمەتگوزاریان و دابینکردنا ژیانێکی ئەvەیە یان jî nebûna dadperweriyê û edaletê di dabeşkirina dahatî da yan pêşkêşkirina xizmetguzariyên seretayî ji bo hewlatiyan kîjan alîye nebûna dahatê heng ji nebûna dahatî ditirsin ku nekar bîtin xizmetguzariyan ji bo hewlatiyan dabîn bike yan hebûna fesad û gendaliyê di dabeşkirina dahatî da û pêşkeşnekirina xizmetguzariyan ji bo hewlatiyan. بەڵێ بەڕێز گوێم لێتە بەڵێ بەڵێ ڕۆڵەکان باش دابەش نەکراون هەموو خراونەتە دەستی بەهادەردانەوە بۆ نمونە ئەگەر ئێمە بودجەکە دابەش بکەین ئەوەی کە بەر هاوڵاتیان دەکەوێت زۆر کەمە ئێمە دەبینین کە زۆرینەی بودجەی عێراق دەچێتە دەستی فەرمانبەرەکانەوە بەشێکی زۆری بودجە دەچێتە بۆ نمونە 4 بۆ 5 ملیۆن کەس موچە وەربەرگرن و فەرمانبەریشن لە سەدا هەفتای بودجەیان بۆ دەڕوات واتە بودجەکە بە شێوەیەکی یەکسان دابەش نەکراوە بەشێکی خەڵک موچە وەردەگرن بەشی هیچ شتێکیان ناکات بەڵام لە بەرامبەردا کۆمەڵێکی زۆر هەن ڕاوێژکارن پلە باڵان فەرمانبەری پلەیەکن موچەیەکی زۆر وەردەگرن واتە دەبینین جۆرێک لە جۆرەکان ناهاوسەنگی هەیە بەشێکی دیکەی پەیوەستە بە بازاڕەوە بە تایبەتی دۆلار ئەم قەیرانانە پێویستی بە ڕێکاری ئیداری توندی باش هەیە نابێت ڕێگە بدەین کرێکاری بیانی بێتە وڵاتەوە نابێت ڕێگە بدەین ئەوانەیشی کە لێرن ئیقامەیان بۆ درێژ بکرێتەوە چونکە بەشێکی زۆرمان بێکارین وایان لێ بکەین بڕۆن ئیتر نێنەوە بۆ ئەوەی کە دەستی کاری عێراقی جێگەیان بگرێتەوە ئیشیان بۆ پەیدا بێت جا لە باکوور بێت یاخود لە باشوور بۆ نمونە لە هەرێمی کوردستان و یاخود لە ناوەڕاستەکانی دیکەی عێراق ئەم دیاردەی هەستی پێ دەکرێت لە هەموو شوێنێکی عێراق دابەشکاریەکە بە تایبەتی دابەشکاری دەستی کار زۆر ناهاوسەنگە پێویستە ئێمە سیستەمی کار ڕێک بخەینەوە نابێت ڕێگە بدەین جارێکی دیکە خەڵکی لادێ بێت بۆ شار بۆ کارکردن ئەمە زۆر مەترسیدارە زۆر باشە بەڕێز ئەلعەنزی هەر بۆ زانین لە هەرێما کوردستانی بەر و ڤاژیڤەیەک یا لە هەرێما کوردستانی هەمیشە ینی هەوڵاوەیەکێ تێدەدان
خەڵک تێنە هاندان ji bo vê çendê ku zarokên zêdetir hebin ji ber vê yekê li Herêma Kurdistanê plan heye êtir xizmetguzarî weke pîwîst pêşkêşkîne bes li Iraqê weke te got di dema 21 salên raborî da weke pîwîst xizmetguzarî pêşkêş nekîne ji bo vê çendê nifşê dahatî zerermendê serekiyê zorbona geşeya ji dayîkbûnê dibin. Spas berês Duret El Unzî şarazayê aborî ku li Bexdad gelme wîn here. اهلا وسهلا